وڵازان خۆشەی سامان لە تەوریەکەمدا بابەتێکی گرنگ باز دەکەین وەک چۆن گرنگی بە نەخۆشکەوتنی ئەندامەکانی جەستەمان دەدەین ئاواش بەو شێوازە گرنگە گرنگی بە تەندروستی دەروونمان بدەین. زۆرێک لە خەڵکی ئەم بابەتیان پشتگوێ خستۆ بەڵام بەشێکی زۆر تەنانەت نەخۆشیە جەستەیەکانیش بەشێکیان ئەگەڕێتەوە بۆ ناتەندروستی دەرونی. ئەمە لەم تەورەیەماندا باز لە گرنگی پاراستنی تەندروستی دەرونی دەدەین و بە تایبەتی تر لەم تەنگەش و لەم ناڕەحەتی و بوونی جەنگ و بوونی جەنجاڵی بوونی هەواڵێکی زۆر لە نێو سۆشیال میدیاکە ئێمە زۆر بەردەوام متابعی دەکەین کاریگەری هەموو ئەمان لەسەر دەروون و لەم نێوەندەدا ئێمە چی بکەین بۆی کە دەروونمان پارێزراو بێت دەروونێکی تەندروستمان هەبێت دووربی لە هەموو ئەو تەنگەشە ئەو ناڕەحەتیانی کە هەن لەوانەیە کەسێک لەلایەکەوە ئیش و کار و کارەکەی و هەموو ئەوانەی کە هەن لە دەوریای تەنگەشەیەک دروستکە کێشە خێزانیەکان بە ئامانشەوە و لەگەڵیشیدا ئەم تەنگەشە ئەم ناڕەحەتیانە بۆ خۆی هەمووی کەڵەکە بێت کاریگەری گەورەی بێت لەسەر تەندروستی دەرونی. بەڵام ئەوەی کە گرنگە گرنگی پێ بدەین و بیپارێزین. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر قادر حسێن پسپۆری دەرونی. دکتۆر جان بەخێر بێ. کاکتۆر بەخێر بێ. سپاس بە ئامادەبوون. مەلای خۆی بەخشندەوە میێرەبان. سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ بەرنامەکەتان. خوا بەخێر بێ. سپاس بۆ بینەرانی خۆشەویست و هیوای بەیانیەکی پڕشادی و پڕ کامەرانی و ئاشتی بۆ هەموو ئینسانێت خوازی ئینشاءڵڵا. کاکتۆر جەنابیش لە ڕووی دەرونیەوە ئاسوودە بووی مرتاح بووی کە بەیانی هەواڵێکی وات خوێندەوە کە وردە و دەشەڕ ئەوەستێت و ئارامی بەسەر ناوچەکاندا بڵاوە بێتەوە. وەڵای حتمەن تاسیری هەیە چونکە دوێنێ خەڵک تەوەقوعی زۆر خراپ بوو بۆ ئەمڕۆ. ڕاست بۆ ئەمڕۆ تەوەقوعی سەقفی تەوەقوعی خەڵک پێشبینی خەڵک بۆ ئەمڕۆ زۆر خراپ بووە. هەواڵی زۆر خراپ لە ئارایە بووی لەوە بێتە سەرەوە حتمەن هەر ئینسانێک بە معنای کەلیمە ئینسان بێت پێی خۆشە ژیان لەسەر هەموو زەویە لەو پەڕی بۆ ئەو پەڕی بەرەو ئاشتی بچێت بەرەو کامەرانی بچێت وە مرۆڤەکان و ئینسانەکان بە ئاشتی و کامەرانی پێکەوە لەسەر زەویا بژین. حتمەن وەکوتم ئەو جۆرە هەواڵانە تەسیریان لەسەر هەموو ئینسانێکی ئینسان دۆست و هەموو ئینسانێکی زەمیر زیندووە هەموو ئینسانێکە حەز بە خۆشی و بە پێکەوە ژیانی ئینسانەکان کابێت بە شێوەیەکی پۆزەتیڤ مەبەسمەوە. حتمەن ئینشاڵڵا. باز لە پاراستنی تەندروستی دەروونەکەین لە پێشێکی شاماژەم پێکرد ئەنی ئێمە زۆر ئێتیمامین بە جەستەمان بە جوانکاری ڕوخسارمان بەوەی کە شوێنێکمان ئازاری بێ خێرا ئەچین لای پزیشکی پسپۆری ئەو بوارە بۆ ئەمەمان تۆزە فەرامۆش کردووە کە ئەمە زۆر تەسیری هەیە ینی دەروونمان ینی بەقەدەر جەستەشمان گرنگە. بەڵێ هیچ گومانی تیانە ئینسان بریتێ لە پێکاتەیە کە ئێمە ئەگەر بە کول سەیری بکەین بریتێ لە پێکاتەیەکی ئاڵۆز کە لە یەک کاتە لە جەستەوە لە ڕۆح و لە دەروون پێکاتووە. ئێمە چۆن پێویستە گرنگی وەکو جەنابتە فەرمووی بە جەستە بدرێت پێویستە گرنگی بەلایانی ڕۆحی و بەلایانی دەرونیش بدرێت. بۆچی ئەمەیان فەرامۆشکراوە؟ عادەتەن ئینسان زیاتر مامەڵە لەگەڵ شتە مەحسوس و ئەو شتاناکە کە بەرهەستەکانێکەون. مەسەرەن ئێمە کاتێک کە جەستەمان گرفتێک کێشەیەک نەخۆشیەک لاوازیەک ڕووی تێکات ئەیبینین هەسی پێکەین ویا با بڵێن لە ڕێی پێنج هەستەکەەوە شتێکی بەرجەسی و هەسی پێکەین. بەڵام جاری وایە کەلێنی قورس لە دەروونمانە هەیە بەڵام جاری وایە لە ڕووی دەرونی و گرفتاری کێشەی قورس گرێ قورس سەراع و ململانی قورس حتا وەکوتم نەخۆشی قورس یەکێک لە گرفتەکان کە ئینسانیەتیەوە جاری وایە تووشی نەخۆشیەکی قورسی دەرونیە بێ بەڵام ئینکاریەکە لە کاتێکە ئەگەر نەخۆشیێکی جەستەیی هەبێت بە ئاشکرا نەخۆشیە جەستەیەکە دیارە و ناتوانێت ئینکاری بکات کەواتە لەوە چێت فەرامۆشکردنی ئەولایەنە پەیوەست بێت بۆەوە کە ئێمە نەخۆشیە دەرونیەکان و گرفتە دەرونیەکان و گرێ دەرونیەکان و ململانە دەرونیەکان پێکهاتەیەکی فیزیکیان نییە تا ئێمە دەرچیان پێ بکەین و بیان خوێنینەوە هەستیان پێ بکەین و نەتوان ئینکاریان بکەین. بەڵێ کاکتۆر زۆریان بەم نەوەی وت کە ئێوە لە خۆشیە ژیاون و ساردی و گەرمیتان نەبینیوە وەکو پێش و بەڵام ئێستا شتێک بۆتە باو لە تۆڕە کۆمەڵاتیەکانە نووسن کە ئەو تا ئێمەش کۆڕۆنامان بینی جەنگمان بینی قەیرانمان بینی بێموچەیمان بینی. جا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو تەنگەژانی کە ڕوو ئەدا لە هەموو قۆناغ و سەردەمەکاندا باوە یان ئەو تا سەردەمێک بۆ سەردەمێکی تر نەوەیەک بۆ نەوەیەکی تر گۆڕانکاری بەسەردایەت؟ بەڵێ خۆی مەسەلەی بوونی کێشە و گرفت ئەکرێت لە هەموو سمیان تا ئینسان لەو لەحزەیەوە کە ئینسان دروست بۆ تا یعنی ئادەم کە هاتۆتە سەر ئەم زەویە بە یاخیبوون هاتووە ینی یاخی بۆیە لە فەرمانی خوا وەکو ئەریک فرۆمەڵێت
ژیانی ئادەم بە کێشە دەسی پێکردووە، بە کێشە لەگەڵ خۆیان، بە کێشە لەگەڵ خوایە، بە کێشە لە حتا لەگەڵ دەوروبەرەکەی ئەگەر لە مەفهوم دینیەکەشەوە سەریکەن لەگەڵ شەیطانە. مەوانەیەکە بوو ینی بەڕاستی مەبەسم لەوەیە ژیانی ئادەم لە یەکەم لە حەزەوە کە ئادەم دروست بووە ژیانی بە کێشە دروست بووەوە، ژیانی ئینسان لە هیچ سەردەم و زروفێکە خاڵی ناوێ لە کێشە، بەڵام کێشەکان ئەکرێت لە سەردەم و زروفێکەوە بۆ سەردەم و زروفێکی کە بگۆڕێن. مەسەرەن ئەکرێت ڕۆژگارێک بۆ نمونە خەڵکێک هەبێت خەمی ئەوەی هەبێت ئایا جوو تێپێڵاوی ئەبێت لە پێیکادیا لە نایبێت، ئەکرێت خەمی ئەوەی هەبێت کە دەسێت جلی ئەبێت خۆی پێپۆشتە بکاتەوە یان نایبێت. ئێستا خەڵک هەیە 20 جووت حاشا لە ڕووجەنابدان و بینەران پێڵاوی هەیە، خەڵک هەیە لە جلوبەرگا کێشەی نییە، خەڵک بە ڕۆژگارێک لەواتچێت خواستی ئەوە بێت، یەکێک لە پێداویستە هەرە سەرچەکانی ئەوە بێت گوێ درێژێک یا ئەسپێکی پێ بێت هاتوچۆی پێ بکە، ئەمڕۆ ڕاقیترین سیاری پێیەکەواتە ئەکرێت یعنی ناکرێت ژیانی ئینسان خاڵی بێت لە کێشە، بەڵام ئەکرێت تەبیعەت و سروشتی کێشەکان لە سەردەمی ئادەمەوە بۆ سەردەمەکان، بۆ سەردەمی ڕۆمان، بۆ سەردەمی یۆنان، بۆ سەردەمی ئێستا گۆڕانکاریان بەسەرا بێت. ئەکرێت ئەو کێشانەی کە باوکم هەیبێت، باوکم کێشەی هەبووە، دایکم کێشەی هەبووە، بە سروشت و بە تەبیعەت جیاوازی جکاکە ئێستا هەر بۆ نمونە تەلەبەمان هەیە دە ئەونەی نەبوونیەکەی باوچی باشە، دە ئەونەی با بڵێن زروف سەختیەکەی باوچی، دە ئەونەی ناڕەحەتیەکەی باوچی و فیرارەکەی باوچی خەم لەوە ئەخوات لە ئیمتیحانەکەی دەرەچێت یا دەرناچێت. کاتە ئەمنەوەی شەر بۆ خۆی گرفتی هەیە هیچ نەوەیەک لە تاریخی بەشەریەتە هەنێک هەر لە ئەسڵا هەنێک گرفت هەیە کە ئەمڕۆ لەواچ لای من و تۆ گرفتی قورس و گەورە بن هەر لە ئەسڵای ئەوانەی پێش مەسەرەن ئێستا ئەمە وەکو جەنابتان ئاماژەتان پێەیە جاری وایە ئەزانی بە هەواڵێکی سۆشیال میدیا، جاری وایە حەدەسێک لە سۆشیال میدیایە، ڤیددیۆیەکی بچووک لە سۆشیال میدیایە بەقەدەر کێشەیەکی قورسی 50 ساڵ لەمەوە پێش لەواچی ئینسان عەزیەت بە و هەر مەساحەکەشی زیاتر، ژمارە ئەو کەسانی کە کاریگەریان لەسەردانێ زیاترە باشە و کاریگەریەکەشی قوڵترە لەسەر دەرونی ئینسان. دەواچێت ئەمڕۆ بۆ نمونە ڤیددیۆیەکی ناتەبیعی و ناسروشتی لەسەر کوشتنی ئینسانێک لەو پەڕی دنیا بڵاو بێتەوە لە کاتێکە باوکم لەواچێت ئەوەی من ئێستا ئەوەی خەفەت لەوە ئاخم باوکم خەفەتی لە مردنی باوکی یا داچی نەخوارد، کەواتە ممکن نییە حیاتی ئینسانەکان و ژیانی ئینسانەکان لە مەرحەلەیەکی مێژوویە خاڵی بێت لە کێشە و گرفتی گەورەوە لە کێشە و گرفتی بچوو وەکوتم ئەکرێت شێواز و شکڵ یا تەبیعەت و سروشتی کێشەکان نوعی کێشەکان گۆڕێ، بەڵام خاڵی بوونی ژیانی ئینسان لە کێشە شتێکی مستەحیل و ئەستەمەبەڵ. بێگمە کاک دکتۆر خۆی زۆ گرنگە کات دابنرێ بووی کە بەشێکی زۆر لە تەنگەشە و ناڕەحەتیەکان بوونی متابعەیەکی زۆری هەواڵەکانە، بوونی متابعەیەکی زۆر کات بەستر بنێکی زۆری هەواڵەکانە پشکنی نەکرێ، خەڵکی پشکنی نەکا بۆ بابەتەکانی سۆشال میدیا بزانانی ئەم جەنگە بە کوێ گەشت، قەیرانی غاز بە کوێ گەشت، فڵانەشت بە کوێ گەشت. نمونەیەکەوە باسکەم دوێنێ وارە خێزانێک باسییان لەوە کرد کە لەسەر سفری نان خواردنیانە و هەواڵی ئەو باسکردنی چیرۆکی ئەوەی کە ئەو دایک و باوکە گیانە لەدەستدا و شەهید بوون، چیرۆکی منداڵەکە و گریانی منداڵی هەموو خێزانەکەمان دەستمان کرد بە گریان لەسەر سفرەکە. جا خۆی ئەمە کاریگەری هەیە حتمەن و هەمومان پێمان ناخۆش، بەڵام گرنگە کات دابنێ بۆ ئەمە بۆی کە ئەو تەنگەشە دەرونیە دروست نەکات. قوتابیەکە گریاوە لەسەر سفرەکە دواتر سەئی هەیە، دواتر پێویستی بەوەیە کە کۆشش بکات لە تاقیکردنەوەیکی یاشتێکیە بۆ خۆی تەسیرەکاتە سەر ئەم قوتابیە لەسەر باوکەکە لەسەر دایکەکە. هیچ گومانی تیانە جارێ هەر لە ئەساسا بۆن من ئێمە ضرور نییە بە تایبەت لەم ڕۆژگاریە وەشتەکان بەردەستە، ینی جاران ئێمە وەکو ئەوترا داڵ بۆ داڵمان هەبوو، داڵ پێما بێ سعات 6 دەسی پێکرد بەرنامەکانی و سعات 12 کۆتایی پێهات و کاتەکە دیاریکرا و بێسە مشکیلەکە لەوایە تۆ هەر دقەیەک مۆبایلەکە هەڵگریت و ئەنتەرنێتەکەت بکەیتەوە هەواڵی باش و خراپ و هەواڵی قورس و ناخۆش و هەواڵی لەواچێت خۆشت پێ بگە. لەبەرەوەی جەنابەت باسێکە یەکەم لە باشترین شت ئەوەیە کە وەکو جەنابەت فەرمووت بە تایبەتی بۆ ئەو هەواڵانە کە شتێک هەیە تۆ ئەتەوێت لێی بزانێ، یعنی هەر بەڕاستی ناشکرێت تۆ قەزەیەکی قورس بۆ عایلێک دایک و باوکی دوو مناڵتیا چوە ناکرێت هەر ئاوا سەر پێی بەسەرمانە تێپەڕێ، بەڵام ئەمە ناکرێت بەڕاستی بکرێت بە قەزەیەکی قورسی خێزان. ینی بۆچی ئێسم بۆ لەو بەخوا مناڵەکە هەرەی بیسێ سوکەگەر بۆ دەقەش مۆبایلەکە بگرێ بەدەستەوە لە ئەکەوێ بەسەریان، بەڵام بۆچی ئەمە بکرێت بە قەزەیەکی قورسی خێزان باشە. یەکەم دووهەم وەکو جەنابەت فەرموون لە کاتی نان خواردن و ئیسراحەت و لەو کاتانەیە کە قەرارە ئینسان هەم لە ڕووی ڕۆحیەوە تیا ئارام بێت، هەم لە ڕووی
ڕۆحیەوەتیا جەمع و شەمەل بێت وەک ئەوترێت ئێمە بەناشووی نەبێسە خێزان ئەو کاتانی کە تیا کۆ بێتەوە کاتانی کە ئەتوان ئینسان خێزانی ئەمە کۆکاتەوە بریتێ لە کاتی نان خواردن ئەو کاتە ئینسان بێکەم با تەرخان کا بۆەوەی چێژ لە نانەکە ببینێ دووهەمیشان لە ڕووی ڕۆحیەوە شتێک لە ڕووی نەفسیەوە شتێ بکا بە بابەتی مەجلیس کە تایە دڵخۆش بیتر بۆچی توی خیتە سەرکەنا هەڵ لە ئەسا ینی کێشەکە لەوایە ئەو کەناڵانی کێسە ئێمە پیانەڵین معتەبەر و کەناڵی ڕسمی ئەمە ینی هەنێک لەو چیرۆکە خراپانە هەنێک لەو چیرۆکانە کە بە خراپی عرضەکرێن نمایشەکرێن ئەجۆزرێنەوە چیرۆکەکە و کوتم زەڕورە من و تۆ لەباریەوە بزانین بەڵام بۆچی مناڵێک پیشان درێ بە فرمێسکەوە بێ فرمێسک بە خەبەرە خەوتووە لە باوشی ئەمەوە باشە هێشتا بە زمانە تەرمی دایک و باوکی نەنێریشی لێکرێکەکەلەوە مناڵێک چزانە جاابیانە مناڵێک 3 ساڵی تێنە پەڕانەوە هەستێ بەچی کردو ینی ئینسانە گەر باوکی بمرێ هەست بەچی بکە ئەمجا مناڵێکی ئاوان ناتوانێت شەرحی حاڵی خۆت بکە و هیچ یاسایەک ڕێبەوە نایە تۆ مناڵێکی ئاوا بێنیتە بەردەم کامێرا و ئەمەی پێ بڵێ بۆ لایک و هەر بەڕاستی بۆ ئەوەیە وەکو جەنابەت فەرموود یەکەم کات دیاری بکرێت دووهەمیان ئەم قەزەیە چێ سەیرێکە باشە لەگەڵ چیە مناقەشەیەکی هەر نەشکرێ بە بابەتی مناقەشە تۆ گەر ئەحساسێکی نەفسی و ئەحساسی من لەگەڵەوەیە وەکو قەزەیەکە بکرێ بە قەزەیەکی قەومی زۆر گەورە باشە من و تۆ لەگەڵ یابین بەڵام وەک ئەوەی کە مناڵێک بکرێ بە کەرەستەیەکی عەلامی بە گریان و بێگریان پرسی وەکو ئەو خوشکە بە ڕێزەمان وتی پرسیاری بێمانای لەگەڵ لەسەر بکرێت لە کاتێکا و پرسیارانە لە کەسی گەورەش بکرێت جاری وایە ناتوانێت تعبیری لەو کات و گزارشتی بکات ئەمەیان بەڕاستی کارێکی خراپەوە حەقە بەتایبەتە و ئێمە دەستگای بێدایک و باوکمان هەیە لە واچیا دەستگای سێبەرمان هەیە دەستگامان هەیە وەکو جەناب بدوتێ هەموو غەمێکی ئەڵبەتە حەقی خۆتە تۆ بە دوا ڤیو بگەڕێ بەڵام با ئەوە لەسەر حسابی لایەنە ئینسانێکە لەسەر حسابی مصداقیق لەسەر ئەساسی ئەوەی کە لەسەر حسابی ئەوەی کە ئەخلاقی ڕۆژنامەگەری پێوترێت لەسەر حسابی ئەوانە نەبێ ئەجیناقی چێکە تۆش بە دوا ئەوە بگەڕێکە خەڵکێک زیاتر سەیرێکە خەڵکێک زیاتر متابعەت کاکەواتە دیاریکردنی کات وەکردن بە قەزەی ئەو بابەتانەوە بەکارهێنانی ئەو کەرەسانی کە لەو مۆزوعانە بەکارهێنرێت بە تایبەتی بۆ خێزان پێم وابێت تا ڕادێکی باش هەر بەڕاستی باوک یا دایک بە بیکا بە مەرج ئەگەر کە دانیشتین نابێ مۆبایل بەکار بێ کە دانیشتین حتا ئەگەر زانی تەلەڤیزۆنەکە چێشێ بیگوژێنەرە بۆچی ینی لە ماوەی ئەو نی سعات بۆ سعاتیا بۆ تەلەڤیزۆن ئیش بکات لەبەرەوە دیاریکردنی ئەو کاتە و با بڵێن دیاریکردنی ئەو کەسانی کە دانیشتن بە دیار ئەم جۆرە بەرنامانەوە بە تایبەتی ئەو بەرنامانی کە بە دواشتی هەز بزوێن و دروستکردنی قەزەیەکی نەفسی قورسە ئەگەڕێن لە کاتێکا کە زەڕور نییە ئەمە بچێتە بەردەم مناڵێ زۆر کارێکی زەڕور بێویستە بڵ کاکتۆر کێشە و گرفتەکان بەردەوام بوونیان هەیە بابەتەکەوی ئەمە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەو تەنگەژانەیە کە هەیە و دەروونمان پارێزین هی خۆمان هی دەوروبەرمان بۆی کە هەندێک ڕێنماییمان پێبێ ئێستا باست لە بەشێکی کرد ئەوەی کە پەیوەندی بە میدیاوە هەیە بەڵام ینی هەندێک لایانی تر هەیە لایانی بۆ نەخێزانیە لایانی کۆمەڵایەتیە ئەم دایک و باوکە چۆن بتوانن لەناو خێزانەکانە ئارامی و سەلامەتی بەدەست بهێنن ئەزانی ئێمە ئێوە باسی دەروون دروستی سانتانکە خۆی دەروون دروستی کۆمەڵی کۆڵەکەی هەیە یەکەم کۆڵەکەی ئەوەیە کە ئینسان لەگەڵ ئەمە یەکێکە لە کۆڵەکە هەرە سەرچەکانی دەروون دروستی توانای گونجانە لەگەڵەوەی ترایە تەکنیکی گونجانە لەگەڵ دەوروبەرەوە ئەوترێتەوەی کە تەوافق و سازانی لەگەڵ دەوروبەرا پێوت تەبەن ئەمە ئەوەی جەنابەت باسێکی زۆر زەرورە ئێمە هەر لە ئەساسەوە تەبەن دەروون دروستی بە سعاتێک و دوان و بە ڕۆژێک و دوان دروست نابێ حتا بە ساڵ و دوان دروست نابێت دەروون دروستی ئەساسیە ئەساسەکەی لە خێزانەوە دەست پێکا دەبێت دایک و باوک هەر لەو لەحظەیەوە کە مناڵ لە دایک بوو فێری ئەوەی پێن کە چۆن عیلاقیان لەگەڵ ئەوانیکە ڕێکەخەن مەسەرەن دایکەکە چۆن پەیوەندی لەگەڵ مناڵە کۆرپەکەی ڕێخا چونکە ئەم تەکنیکە لە نەتیجە ئەجۆزرێتەوە بۆ مناڵەکە باشە چی ئەیاتێ لە ڕووی عەتف و حەنان و سۆزەوە کەی ئەیاتێ کەی لێگرێتەوە باشە ئەبێت دایک و باوکەکە مناڵەکە فێری ئەوە بکەن کە چۆن مامەڵە لەگەڵ گرفتەکان ئاکات چونکە یەکێک لە پایەکانی تری دەروون دروستی ئەوەیە کە ئێمە ئایا هەر بەراز مشکلە زاڵە بێ بەسەرمانەیە زاڵە بین بەسەر مشکلەیە لە ئەساسەوە بیترە من ناڵم زمانێک لێ بەڵام ئەکرێت دایک و باوک مناڵ ڕابێنن لەسەر ئەوەی کە خۆیان نێنە دەستگرفتووە کێشە ئەگەر کێشەیەک لە توانای حەلکردنی ئەوانەیە محاولە بکەن حەلیکەن و ئەگەر هەر بەڕاستی جاریوای کێشەکە لە حەلکردنی کێشەکە لە دەستویان نییە ئەی چۆن ئێمە مناڵ یا ئەو تەکنیکانە بین بە مناڵ خۆی لەو کێشانە دوور خاتەوە کە ناتوانێت ئێسێمە ناتوانین شەڕی ئێران و ئەمریکا ڕاگرین بەڵام لەوەچێت بتوانین لە ڕێگەی کۆمەڵە تەکنیکەوە بۆ نمونەوەی جەنابەت باسێکێ ئێمە ئەکرێت لە ڕێگەی ئەوە کە زۆر لە ڕۆتینی ژیانمان نەگۆڕین
مناڵ خۆشمان و مناڵەکانشمان دوورخینەوە لەو لێکەوتانی کە لەم جەنگاکەونەوە. مەسەرەن بۆ نمونە تۆ کاتی خۆت هەبوو بۆ خەوتن لەشەوە چ پێویستەکە یا گریمان من تا بەیانیش نەخەوتم بکاکە ئەعلام هەیە هەر ڕێک جەنابتان سوفرەتان کردووە ئەڵێ ئەم شەو مەخەون یعنی من بۆچی نەخۆم ڕووداوی گرنگ بەڕێوەیە من چی من گریمان نەخەوتم چی لە مەسەلەکە ئاگۆڕێ ئایا من نەتوانم ڕێڕەوی حەدەسەکە و ڕووداوەکە بگۆڕم لەبەرەوە ئەو ڕۆتینانەی کە لە ژیانی ئینسانە هەن ئینسان تا من هەنێ جار گۆڕینی ڕۆتین زۆر زەڕورە بەڵام هەنێ جار دەست پێوەگرتنی زەڕورە لەم بارودۆخانەیە پێویستە ئێمە ناکرێ من خەوی خۆم کەم بە قوربانی کێشە و گرفتێک کە حەلکردنی لە دەست منانە نییە ناکرێت تاخیرکردنی نان خواردنم دروستبوونی نان خواردنم عادەتی ڕۆژانم پەیوەندی کۆمەڵایەتیم لەگەڵ ئەوانی کە علاقە و ڕەفاقەتم لەگەڵ ئەوانی کەیە ئەمانە ببەست مەسەرن تەبەن من ئەمانە کە ئەڵێن ئەمانە پای دەرون دروستین چ پێویستەکە کە من لایەنگری ئێرانم کەسێکی کە لایەنگری ئەمریکایە بە پێچەوانەوە من ئەم قەزەیە بکەم بە قەزەیەک لە بینی دوو ڕەفیقا و پەیوەندیم لەگەڵ ڕەفیق و کاکە باوکو کوڕ هەیە عاجزیان هەبووە لەسەرەوەی کە ئەم حەزی کردووە وڵاتێک تەخت بێەوەی کە قسەیەکی کردووە پێچوانەی ئەوە کێشەی قورس بێ بە مناقەشە لە تۆڕە وڵات بەڕاستی یا لەوەکو جەنابتە فەرمووی لە مناقەب ببێ بە مناقەشە لە بینی ڕەفیقی ئەوەی کە ڕەفیقی ناسیاویە یا ڕەفیقی سۆشیال میدیایە لەسەر کەواتە با بچینەوە سەر خاڵی یەکەم شت کە زەڕورە بکرێت ئەوەیە کە ئێمە مناڵ ڕابێنین لەسەرەوە خۆشمان محاولە بکەین ئەوەی کە لە سازانی دەروون ئەوەی کە سازانی کۆمەڵایەتی پێوترێت لە بینی ئێمە ئەوانی ترا بە ئەوەی پێمانەکرێت ئەو تەکنیکانە بەکاربێن کە ئێمە بە شێویشی طبیعی و سروشتی ئەبەسێ بەوانی ترەوە کووتم با ئێمە محاولە بکەین لە باتیەوەی کە لە مەسەلەی تەندروستیان مۆبایلەکە زاڵ بێت بەسەرمانە ئەوەی لە مۆبایلەکەەوە پەخشەکرێت ئەوەی کە لە شاشەکەەوە پەخشەکرێت زاڵ بێت بەسەرمانە کۆنتترۆلمان لە دەست خۆمانابێ ئێمە زغاڵ بین بەسەریا ئێمە تەوجیه و یا با بڵین ئەوەی پێمانەکرێت ئاراسی ئەو ڕوودا و حەدەسانە بکەین کە ڕاستەخۆیان ناڕاستەخۆ بەریانەکەوین کاک دکتۆر من ئینشاءڵڵا بەیانی تەورێکمانە بێ لەسەر بوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و کۆبوونەوە لە دەوری کاریگەری لەسەر ئەوەی کە ئەم خەفەت و ناڕەحەتیوانە کەم بێتەوە وەکو پسپۆڕێکی دەرونی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیان و بوونی خێزان لە دەوروبەری یەکترا کاریگەریە بێ لەسەر تەندروستی دەروون یەکەم گومانیتیانە بەڵێ ئەی بێت ئەگەر لەم کاتانەیە بەتایبەت لەواچێ بەشێکی زۆرمان دەست بەتاڵ بین بەڕاستی یا هەر نەبێت کاتی مناڵەکانمان فریە لە بەرەوەی ناچن بۆ مەکتەب و هەم ئەوان کاتیان هەیە و هەم ئێمە کاتمان هەیە و هەم جە و تەبیعەتەکەش لە ئێسایە ئەگەر بکرێ بە ڕۆژا بێ و لە دەرەوە بێ باشترە گومانیتیانە تەسیر و کاریگەریە بێت بەڵام بە کۆمەڵێ مەرج یەکەم تۆ هەر بەڕاست لێرەوە چی بۆ خەراق لێرەوە چی بۆ شار باشتر عیب نییە بچی لێژ عینەن قەزێ دروستکەیتەوە کە یا عینەن قەزێ بکەیتە باس و خواسی مەجلیس دانیشی ئەوەی کە لە سوۆشیال میدیا هەیە بیجۆزیتەوە بۆ دکتۆر سەیرانی کورد زۆربەی شەڕەهاتایانە یعنی ناکرێت یەکەم وەکوتم ئەگەر ئێمە بیبەستین بەم زروفەوە گرنگترین شت ئەوەیە بەڵێ لەم کاتەیە بەتایبەت ئەو کەسانی کە پیان مرتاحی ئەو عیلانی کە لەگەڵیان ناگونجێت ئەو کەسانی کە ئەکرێتەوە لەگەڵیانە پێیان وەکوتم مرتاح و پێیان ئارامە بیتەوە ئەکرێت پەیوەندی کۆمەڵایەتی چ لە ماڵە و چ لە دەرەوە بکرێتە ئامرازێکی گرنگ و ئەو پەیوەندی کۆمەڵایەتەکان دەم فتریا پێویستە هەر کاتەکە ئیستیغلال کرێ بۆ دروستکردنی زیاترینی پەیوەندی کۆمەڵایەتی و تێکەڵبوونی زیاتر و سەردانی زیاتر و ئارامکردنەوەی زیاتر بەڵام بەو مەرجەی وەکوتم ئەو وەزع خراپە سیاسیە عسکەریە حتا ئابوووریە خراپەی کە لە دەرەوە هەیە نەبێ بە باس و ئەگەر بش بێ باس و خواست با چارەکی باسیەوە بکرێ بەڵام 3 ساعتی چێژ لە سەیری طبیعە 3 ساعتی نوکتە 3 ساعتی قسەی خۆش 3 ساعتی ئەو شتانە باس بکرێت کە لە مەسلحەت و بەرژەوەندی لایەنی دەرونی ئینسان و لایەنی جەستەی ئینسانە باش کاکتۆر کاتێک ئەو بابەتی سەلامەتی دەرونیە لە دەست کەسەکەیان نامێنێ ئیتر بە جۆرەکان دەبێتە نەخۆشی لای کەسەکە چ ڕێنمایەکی ئەو کەساناکە یەسە ڕەنگە لە لایەنی دەرونی زۆر نەئارام بن نەتوان سوود لەو ڕێنمایە گشتیانە بین کە بە کەسەکە ئەوترێیانی بە ئەز خۆی مەسەلەی لایەنی دەرونی ئینسان کاتێکا بێ بە چێشەوە ئەبێ بە نەخۆشیی دەرونی لا ئینسان باشترین ڕێگە ئەوەیە کە لایەنی کەم سەردانی ڕایشکارێکی دەرونی بکات وە لە با بڵێن لەو سەریشیەوە ئەگەر پێویستی کە جاری وایە نەخۆشیەکە بۆ نمونە بێتە نەخۆشیێکی کە ئابەیە خەمۆچیشی قورس ئەبێتە حاڵەتێکی یا فۆبیایەکی بەتایبەت لەم دۆخانە فۆبیا و تۆقینێکی زۆر قورس وەیە ضرورە لەم کاتانەیە ئینسان ئەگەر پێیکرا سەردانی دکتۆرێکی
سایکاتریا دکتۆرێکی ئەوەی کە طبی نفسی پێوتێ بک بۆ ئەوەی کە بە پێی پێچون کە مەسەرەی شتێک کە بوو بە نەخۆشی پێویستی بە سەردانی دکتۆر من ناڵم لە هەم حتا ئێمە باشترین شدەوەی پێش توشبوون بە نەخۆشیەکە خۆمان دکتۆری خۆمان بە هیچ کەسێک بەقەدەر تۆ خۆت بەقەدەر خۆت ناناسێ و هیچ کەسێکیش بەقەدەر خۆت دڵسۆزی خۆت نییە هیچ کەسێکیش ئەگەر قدرەت و ئیرادەمان هەبێت بەقەدەر خۆت دکتۆری خۆت نیە و ناتوانێت یارمەتی خۆت با بەڵام کە بوو بە نەخۆشی ترە و کاتۆکو جەنابەت وتێ لە دەستی خۆت چارەسەرکردنی لە دەست خۆت دەرەچێت بۆیە باشتر وایە کە ئینسان پێش ئەوەی قورس نەخۆشیەکە قورس بێت و پێش ئەوەی کە بگاتە دۆخێک چارەسەرکردنی ببێتە شتێکی ئەستەم و مستەحیل باشتر وایە سەردانی دکتۆرێکی پسپۆر کات بۆ ئەوەی کە ئەو جۆرێک لە جۆرەکانی عیلاجی یا چارەسەری بۆ بنووسێت. دکتۆر هەندێک کەسن بۆ خودی بیرکردنەوە جۆری بیرکردنەوە زۆر کە تاسیریە بێت لەسەر تەندروستی دەرونی بۆ هەیە زۆر لە ئەرێنیەتی ڕابردووی خۆیان ئەژیان هەیە داهاتووی بەردەوامبی لە داهاتوە کاتەوە بۆ نام شڕ ئاوای لێە و ئاوا وڵاتەکەمان ئاوای لێە کەسانێکم دڵنیام تا بەرەبیان نەخەوتن بە دیار ئەم هەواڵۆ ئەوەی بزانم چی بەسەر وەزاکەیەت ینی ئەم شتانە تا چەند گرنگە وەلا برنێت بیر لەوە بکرێتەوە کە چی لە بەردەستی تۆدایە ئەم دۆخی ئێستای تۆ تا چەند شتەکان لەژێر کۆنتترۆلی تۆدایە بۆی کە کاریگەری بێت لەسەر لایانی دەرونی باشی تۆ ئەزانی خۆی ئەو مەسەلەی بیرکردنەوەی خۆی ئایا بیرکردنەوە تاسیری لەسەر حەدەس و ڕووداوەکان لەسەر کوالێتی لایانی نەفسی ئینسان هیچ گومانیتیان نیە ینی هەیە بەڵام خۆی کێشەکە جاری هەر لەوانی ئێمە خراپ بیرەکەینەوە باشە هەر لەوان نییە کە بەپێی پێویست بیر ناکەین و جاری وایە لایانی نەفسی وامان لەکە کە ینی مەوزوعەکە هەرەوە نییە بیرکردنەوەی ئینسان تاسیری لەسەر لایانی نەفسی بەسەر نەفسیەکە تاسیرەکات جاری وایە لایانی ئێمە جۆرێک لە بیرکردنەوەمان هەیە بیرکردنەوەی ڕەغەبی پێوت یا بیرکردنەوەی ئارەزوکراوی پێوتێ بیرکردنەوەی ئارەزوکرا و ڕێک بە پێچوانەی ئەوەیە لەباتیەوەی کە بیرکردنەوە تاسیری لەسەر لایانی نەفسی ئینسان هەبێت ئارەزوەکانی ئینسان لایانی دەرونی تاسیری لەسەر کاریگەری لەسەر بیرکردنەوە هەیە کابرا حەزەکات ئەمریکا لەم شەڕابی باتەوە هەموو ڕووداوەکان لەسەر ئەساسە تەفسیرەکات کە ئەمریکایی ئەم لێرەیە بیرکردنەوەی دوا هین کەوتووە دوا ڕەغبەت و دوا ئارەزوو دو لایەنە دەرونەکەی کەوتووە وەگەر ناوەی جەنابەت باسێکە خۆی شتێک کە زۆر گرنگە و جەماعەتی ئەو تەیارە لە دەروونناسییا ئیمانیان پێێتی کە دەروونناسی وجودی پێوتێت ئەوەیە ژیان وەکو خۆی مامەڵی لەگەڵا بکرێ ژیان مەرجی تایە ژیانی تایە نەخۆشی تایە ساغ و سەلامەتی تایە باشە گەیشتن بە ئامانجی تایە مشکستی تایە دەرچوونی تایە لە ئیمتحانە و ڕاستبوونی تایە باشە مەبەسم لەوەیە ژیان چۆنە ئاوا تعریفی بکە ئەمجا ئەو شتانی کە پێویستە هەوڵیان بۆ بەی هەوڵیان بۆ بە بەڵام لە کوێشە تۆ نەگەشتیتە نەتیجە محاولە بکە هەوڵێکی تر دوانی ترسیانی کە بەرەوە بەڵام کە نەژبوو محاولە بکە بە کەمترین زەرەر لێی دەرچی لەبەرەوە ئێمە لە هەر شوێنێکایە هەر ئینسانێک کە ژیانی وەکو خۆی تعریف کێ ژیانی وەکو خۆی بینی تابلۆکەی ژیانی بە هەموو ڕەنگەکانیەوە بینی کەمترین کاریگەری ناڵێن کاریگەری نابێ بەڵام کەمترین کاریگەری لەسەر دەرونی دانێ لەبەرەوە تەنها حل ئەوەیە حلێکی ترمان نییە ئایا ژیان مەرجیان تایان نەژیان شەڕ و ئاژاوی تیا هەر بەڕاستی ئێستا بەناشوی نەبێ شەڕ و ئاژاوە زیاتر لە دۆخە تەبیعی و ئاساییەکان لەبەرەوە کەی ئێمە توانیمان ژیان وەکو خۆی تعریف و پێناسە بکەین تابلۆی ژیان بە هەموو ڕەنگەکانی و بە هەموو حەدەسەکانی و بە هەموو نقطە و پۆینتەکانی و ببینین ئەو کاتە تا ڕادێگە توانین مامەڵەیەکی دروست لەگەڵ شتەکان ناکەین مەسەرەن ناکرێ ئینسان بەردەوام لە هەوڵی ئەوەیە بێت یا تێڕوانینێکی میسالی هەبێت بۆ ئەوەی کە ژیان بەدوا بەختەوەریکە کە بەختەوەریەکرێت لەم نقطەیە لەم پۆینتا هەبێت یا ئێستا هەبێت نیو ساعتیکە نامێنێ ئێستا تۆ تەلەفۆنێ خەبەرێکی خۆشە بۆ دەگەیتە ترۆپشی بەختەوەری بەڵام لە دوان نیو ساعت لەواچە لا سامحەڵڵا هەر لەو جادەیە سیارەکەت دعم کا و بەختەوەری لە یا کۆتایی پێبێت لەبەرەوە وەکوتم کەی ئێمە توانیمان ژیان وەکو خۆی ببین و ژیان وەکو خۆی تعریف و پێناسە بکەین و ژیان وەکو خۆی پێکاتەکانی ژیان وەکو خۆی ببینین و مامەڵەیان دەگەڵا بکەین ئەو کاتە ئەتوانین تا ڕادێک مامەڵەیەکی واقعی لەگەڵ ژیانە بکەین و ئەوەی کە لە دەوروبەریشمانە گوزرێت کەمترین کاریگەری دەرونی لەسەر دەروونمان بەجێ بێڵێت. کاکتۆر سودبند بووین لە وتەکانی بەڕێزت سپاس بۆی کە لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ بەڕێز دکتۆر قادر حسێن پسپۆری دەرونی.